سڵاوی خۆی گەورەتان لێبێت خۆشحاڵم کە لە بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم هۆنیا خان لە خزمەتتانین بۆی کە کۆمەڵێک بڕگۆ بابەتی ئەمڕۆیی ڕۆژتان بۆ ئامادەکراوە بۆی کە پێشکەشتان بکەین. بەڵێ سڵاو سۆز و بەرەکەتی پەروەردگارتان لێبێت داینتان باش هیوادارین ئەمڕۆتان پڕبێ لە حەزە و چالاکی تەندروست باش و ئاسوودە بن. ئەمڕۆژ کۆمەڵێک بابەت و تەوەرەمان بۆ ئامادەکردوون کە تەوەری یەکەممان تایبەتە بە باسکردن لا گیر و گرفتەکانی نانەوەخانە و سەمونخانەکان بەداخەوە بەهۆی و قەیرانەیەک لە دواییەکانی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدات بەرەوکی هەموو هاوڵاتیانی گرتوتەوە و لە هەموو کایەکانە کاریگەری خستۆتە سەر هاوڵاتیان. میوانێکی تایبەتمان دەبێت پاش کەمێکی تر گفتوگۆی لەگەڵا دەکەین کە لە دهۆکەوە لەگەڵماندا ئامادەیە. جیاواز لەم بابەتی کە هۆنیا باسی کرد بابەتێکی دیکەمان هەیە کە ئێمە وەکو مسلمان دەبێت زوو تعریفەی خۆمان و تعریفەی ئیسلام بکەین لەبەرەوەی کە هەمیشە خەڵکانێک هەن ناحەز بە ئیسلام بە دین لە کەمیندان بۆی کە ئیسلام وەکو ئاینێکی تۆندڕە و یاوەی کە مافی تاک مافی نەتەوەکان ناپارێزێت هێرش دەکەنە سەر ئیسلام بەڵکو ئیسلام ئاینێکی شەرعڕەوە هەموو مافەکانتیایە پارێزراون چە بە ڕەگەز چە بە نەتەوە چە بە ڕنگ یا هەر جۆرێکی دیکە هەبێ هەر جۆرە پێکاتەیەکی دیکە هەبێت لە ناو مرۆڤەکاندا تەنانەت ئیسلام مافی ئاژەڵەکانیش دەپارێزێ تۆندڕەو نییە شەرعڕەوە. ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بزانین ئەو ڕێگەی کە ئیسلام پێیا دەڕوا ئایا وەک زۆر جار لە کۆمەڵگەی خۆمانە دەڵێت تۆندڕەوە یا شەرعڕەوە یا خوددایە میانڕەوی و شەرعڕەوی جیاوازەکەی چییە وەروەهەیە ئاسان گرتوویەتی و زۆر گوێی پێ نادات. با بزانین میوانەکەمان لە تەوەری دووەمە چۆن باسی ئاینی پیرۆزی ئیسلام دەکات. بەڵێ ئێستاش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای ئەمڕۆ باپێکەوە بینێرین. بڵە بەڕێزان با بزانین کێشە و گرفتی نانەوە و سەمونخانەکانی دهۆک چییە هەرچەندە لە ماوەی ڕابردوودا باس لەوە دەکرا بە تایبەتی 2 ساڵی ڕابردوو زۆر قسە لەسەرەوە کرا کە دەبێت نانەوەخانە و سەمونخانەکان پابەندن بەوەی کە زەرف یا پلاستیک بەکارنێنن چی دیکە کاغەز بێکاربێنن. ئەمە بابەتێک ئەمڕۆ پرسیاری لەسەر دەکەین بەڵام بابەتی سەرەکیمان قسەکردنە لەسەرەوەی کە ماوەیەکە نان گران بوو ئێستا جارێکی دیکە خەریکە و بابەتە سەر هەڵداتاتەوە لەبەرەوەی کە نانەوەخانەکان پێویستیان بە گاز هەیە زۆر بەیان کە گازیان بۆ دابین بکرێ حکوومەت تا چۆنە دامیان دەکا و دەبێ و گازی کە بەوان دەفرۆشرێ بە نرخێکی مەدعوم بێت نەکەوەی کە خۆیان لە بازاڕی ئازاد بیکردن لە قەیرانی سوتەمەنیدا کە سەری هەڵداوە
دیارە نانەواخانەکانیش بێبەشنین لەم بابەتە بۆی بزانین کێشە و گرفتەکانی دیکەیان چییە و ئایا چۆن ناچار دەبن نرخینان بەرزکەنەوە لە ئەستۆی ئەمانەیە حکوومەت قسە لەسەرم بابەتە دەکەین کە لە دووەکەوە میوانێکمان هەیە ئەویش بەڕێز ئەحمەد مزیری نوێنەری نانەوەخانە و سەبونخانەکانی دۆک سەیدا سڵاوی خوا لێبێت وەم کاتت باش ئێستا گرنگترین گرفتی نانەوەخانە و سەبونخانەکان لایەوە چییە؟ سڵاو بەنی باشەرام سپاس باو دەرفەتە گرفتەکانی نانەخەوانە و نانپێژیەکان ئێستا لە دووهۆک زۆر بەرەو قەیران دەچیتن ڕۆژ بۆ ڕۆژانە تێنە گرتن ئەگەرێوانە ئەvەیە و گرانبوونە ئاریە و گازەیە و بۆدانە باجەیە و ji ber hindê rojane têne girtin beref qeyranan nanî veçe. زۆر باشە سەیدا ئەگەر وردی کەیتەوە با بزانینەوە قەیرانانە چین دابینکردنی گازە کەمی دەستکەوتنی ئاردی باش و دەرەجەیەک و یاوەی کە ئێوە پێویستە پێیەتی بۆ کاری سەرەڵدانی قەیرانەکان چین؟ سبب هەرە مازنێ هەلدانا vê qeyranîyananî ji destpêka 2021 destpêk kiriye piştî dolar giran bûy bihayê ev kelûperên em kar pê dikein zûr giran bûye ar 25 27 bi gavê xwe li 39 heta 43 daye wer harwasa Hesen madekî hêkî navna Samanxana da em kar tînin bi 27000 xwe li 37000 daye ev jî kêşeka zûr ya mazine heta gareba giştî zûr ya giran bûye fîneh bûye Sotemenî 275 dabînkirin bû hikûmetê bû me bû ew jî hatiye ladan bi gavê 850 ye gaz aşil gaz bi gavê 600 700 ye ew jî ker 400 bû ev kêşaxirt kevne bersîngê Samanxana û nanpêjiya ev e bûyne sebebê qeyrana nanî Law ralvêrê em daxwaz dikein ku hemî tişt hemî bazar li cîhanê li duhokê giran bûyne wata bes êsta vê gavê Samûna û nanpêjî serewa hiştî xûmoye û giran nebûye. زۆر باشە ئایا ئەم گیرگرفتانەی کە ڕوبەڕووی نانەوەخانە و سەمونخانەکان بۆتەوە تایبەتە بە پارێزگای دهۆک یاخود هەموو قەزا و ناحیەکان و پارێزگاکانی تری هەرێمی کوردستانی گرتوتەوە و ماوەیەک کۆمەڵێک ناڕەزایەتی و گردبوونەوە ئەنجام درا ئایا هیچ گەیشتن بە مەرامی خۆتان مافەکانتان؟ بله ئەvê گرفتەیە دهۆک تنێنینە مەجموعەتانی نەران هەیە لە شێخان بەردەڕەش me heye li Zaxo me heye Sêmêlê me heye Amêdiyê me heye rojane em peywendiyê pêka dikein heta dihî ez xwe çûyme Zaxo gel nîneran me seredana gelek nanpêjiyan kiriye û Samanxanan kiriye ku ev e hemî êk êş e hemî bihayê ku van kelopela xerekayê giran e û ev e ne bez dihokê bitine her muhafazeka dihokê ve hatiye girêdan em hemî êk destîn û êk biryarîn yani dihokê bitinîne ev biryarekê demo nîner deyn em nîner demo dihokê bêjîn em dê filan tiştî kein rastaxo Zaxo gelme ser xeta Şêxan gelme Berdereş gelmeye heta Amêdiyê şêla dizê gelmeye Sêmîl û Mêsêlîkê gelmeye em hemî rojane gel êgo dokom bîn û biryar deyn û sebaret bû çûna mel van damo dezgeha em çûyne be seredana cenabê Qayîm Qamî kiriye me seredana cenabê parêzgerê dihokê kiriye cuda cuda kiriye seredana dano dikaka kiriye bes mixabinî ve piştgiriya xwe heqîqet rêzên me hatiye girdin û piştgiriya xwe bû me diyar kiriye lê bes heta vê gavê çi bû me nehatiye kirin. زۆر باشە ئێوە کە باس لەوە دەکەن کە کەلوپەل و کەرەستەی کە بەکاری دێهێنن گران بووە ئارد گران بووە من دەمەوێت بزانم ئارد سەرچاوەکەی لەکوێ ئێوە دەستان دەکەوێت و لە عێراقەوە دێت یاخود لە دەرەوە یا کارگەکانی ناو هەرێمی کوردستانن Arê Samanxana ferqeş yê nanpêjiyan bêjiniya sawka yemeyê Tirkiye lazim e vêtiye sıfır bîtin heker yê sıfır nebît kualîta wî ya baş nebîtin nabîta samana nanpêjî çin hindek em bêjînê arê hezazê gel ew ji hek gel yê sıfır teban gel yê sıfır têk hek biketin heta ew jî bîta sawik yani serçavê arê me yê Samanxana ji Tirkî vetetin wekîl vê li me hene bû Medîne
باشە توانراوە سوود لە بەروبوومی خۆماڵی وەربگیرێ گەنمی خۆماڵی بگیرێ بە نمونە هاوڵاتیان دایمەن گلەی ئەوە دەکەن کە تەنانەت ئەو ئاردێکە لە بەشە خۆراکی مانگانە وەری دەگرن ئاردێکە کەنانی لێ نایەت و تەنانەت ناتوانانی سوودی لێ ببینی و زۆر جار لە کاتی خۆشیان نادرێ ئەمە بەلایەک و ئەوەش کە ناتوانین بەروبوومی خۆماڵی ئیسفادەی لێ بکەین ئێوە توانینتانەوەکو نانەوە خان و سەمونخانەکان ئیسفادە لە بەروبوومی خۆماڵی بکەین مثلا نانی کوالیتوی آریک و حکم کر مالا نیدن از دستوس اپلیکیشن کتا کوی حکم کر مالا که چاوی تنان خانم 29/8/2021 کتابش انجمنی هات که دستمه دایه نه حال شوانا دیار کنه 8 شوانا وید به نجبه کردن بو منان پیری سامون خانم یا نهید بیش به 2 هفته دی جبه بیتن حتی بگوی شوان حالا اکبتنی چه بویا که 20 ساله او جیکاره با حکومی بیا گشتی بیتن او کتاب بیا دفنه او تنی هات یا سرخد و بو آری جی کتا گوتی خاله که شوان هر یا مازن اف آری داخل بیتن بید کوالیتوی یا باش بیتن توی خاله دای هاتی یان جی هنده کارگه بین دانان بو درسکرا گرمی خمالی کو بیت آر کو ام هوجیش در و نبید کو گرمی ما هوجی در نچت در وی هرمه هر بو مبخو بیت آرو و حکمت دتما دابش کردن سر نانا خانه زۆر باشە سەیدا با بزانم ئێوە ئێستا بەشێک لە ناونەخانەکان زۆرینەیان ئێستا هەمی بە غاز ئیشەکە غاز چۆن بۆتان دابین دەکرێت یاوەی کە بە گازی ئیشەکە گازی چۆن بۆ دابین دەکرێت ئەو ئاسانکاریەی کە لە ڕووی سوتەمەنیەوە دەوێت حکوومەتی هەرێمی کوردستان بۆتان بکە دەیکات یا ئەرکی ئەو چۆنە و ئێستا چۆن جێبەجێ دەکات دەستپێک غازێ دەمەخوات یا دهوکی و سەردانە گەلک هەڤاڵان کردیا من خۆ نەکردیا غاز یا من گازم بس الغاز او شركه هاي لدهوكم سوس داويه وش 275 دانه بوريتن هر لتراوي بس اكيد بيجن عقد نهاتا تشكن سوس نهاتا تشكن نو بينوانا وخدانت نو البيجي وسموخانا دا اوي جروج روج كيران كريا وفيكوفي اكيد بيجن همشي بيجن كريا نقد يعني كتو بورينا داي بودا غاز نويتن هذا كيشكو ديا قال كوفي را كريا همو گاز جی که یا من گازه طبعا گاز هی که ما 275 300 حتی 400 آمد کردیم بس لیوی گاوی 851 لیتر یا گاز هاشم اوه هر دو سبب قیران نه بو گران کردن نانی بس چند لیتر بچه برگرد نداینه سر ئێستا چەند لیتر بۆ نمونە مانگانەیە حسەی ساڵە حسەی ڕۆژە حکوومەتی هەرێم بەو نرخەی کە بە شێوازێکی پاڵپشتی کراو دەبێ بتانداتی ئەوەی کە خۆت نرخەکەت باس کرد چەند لیترتان ئەداتێ ئاوا وە خۆشتان لە ئەسڵا پێویستان بە چەندە نانەوەخانەیەک پێویستی بە چەند لیترە ما سالفر دیف کاریت مینیتن ما 2017 حصه هبو ما لجنا دیف چونه هیا هر ایک دیف پیچی بوناوی کنه چند آریت شلیتن همشین بیجین چند فردات کتن اوشنی که لجنا دیتن تخمیم کتن اوی هنده بدویتن ویکاوه لدهو که بیتن ایک 3000 لیتر پیدوی بیتن ایک جیک حدا 5000 لیتر گازه پیدوی بیتن یعنی تو نشه بیجی سرجم همی هر نون پیجی که آن هر سمون خانه که پیدوی 3000 لیتر آیا آن 5000 لیتر آیا دیف کاری وانات مینیتن لجنت بریاری لسر داتم زۆر باشە ماوەیەک دەتانویست نرخی نان گرام بکەن لەبەر ئەوەی کە سوودێکی بۆ ئێوە نەبوو ئایا ئەمە دواتر کە زانیمان بەردەوام نەبوو و ئەمە حەجمی نانەکانی پێ بچووکراوەنەوەکو ئیتر چارەسەری کێشەکە بێ ئایا بەمە ئێوە کێشەکەتان چارەسەر بوو و زەرەرمەند تەنها ئێوە نیان زەرەرمەندی یەکەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانن 2017 دماغاز المهات يكرن صمونه هات يبتشي كرن 2017 ورا صمونه هات يبتشي كرن لدهم قيرانان دان روج بروجين نان فيجو صمون خانه يتنا قرتن سرفان حالا راجرا اوی خدانی بنایتی بیتن و عیال وشکل کتن اوی جی هر گرکا خوب چی کریه نان خوب چی کریه کس نمایه هشتی بره دا بس قیران لسر سری فقیری نچه بیتن هدف هر رئیسی یا نان پیجی اتحریم با یعنی پارزگاه دهو که دورو بران اوه که قیران آنانی ده سر نهل داتن شب و روش امی کارت کن امی سردانا نان پیجوات کن سمون خانات کن مرلجنا دیفچونه هیا یا نینران
امی هول دین کنون نه گرتن يعني بلا هر یا وکری بیتن حکمت یا بودم فتنه سرخط بلا نه گرام بی و نه ایده گرتن بله جدا خو برین و حتی بگاوی چنه هاتیا کرن و روش بو روزانه جی نون پیجو ساموخانه یتینه گرتن چل توهوکی بیتن چل ساخو بیتن چل سیمیل و مسیری کی بیتن چل شیخان بیتن ما اتصالا پیک و هی پیوندی مهد گلی که مینران روزانه ام برین اکودوب و اکودوب بیجین او ما گروپه که اینون پیجو ساموخانه هر دیسا هر گروپ جی نون پیجو ساموخانه خرط دهن روزانه ام پیوندی بیکودود کن مناقشات گروپی داد کن لحل حتی بگاوه مردیتی انجام در انجام من ام ندر کتی نکنه آیا دیگران کن یا جید بگیرین حتی بگاوه اشتا برگر نهاتی سردنان بس اشین بشمت هفته هشتش ساده گل هندینه افت ماینه وکیلی گله که تاتی نگرتن افت ماینه گرتی حتی پنجشنبه دی خو گرم چونکی قره وان زور گویا قره آریل سره قره کیل سره قره گازل سره اواخر سبب هندنا کو بیتا گرتن بارا پتر حتی پنجشنبه دی شور کن هک حکمت نه سرخط تبیتن ام مینرژی گلوانا نون پیجو سامون خان خوب بگیریم زۆر باشە سەیدا من دەمەوێت بزانم ئایا کاتێک کە نرخی نان گران دەبێت یا خۆت حسەی نانەکان هەویرەکەی کەم بچووکتر دەبێتەوە نانەکە کوی گشتی ئەمە ڕەنگە خاوڵاتی یا بەگشتی بوا سەیری بکرێ واوێ نابکرێت کە گرفتێکی مادی نێوان حکوومەت یان نانەوەخانەکانە یا نانەوەخانەکە دەیەوێت قازانجەکەی لە قازانجەکەی کەم نەبێتەوە لە واقعدا کاتێک کە نان گران دەبێت ئایا ئەمە چ پەیامێک چ مەسیجێکی ئابووریتایە بۆ ژێرخانی ئابووری وڵات چ کاریگەریەک لەسەر ژیانی چاک ژیانی ڕۆژانی چاک دروست دەکات بەتایبەت لە ڕووی ئابووریەوە لەوەی کە نان گران ببێت موسامنات قال هنا كونان جرام بيتم حقيقة مجالة كي هات دراسات كرن كو همي رقم نات قال هنا نون بيتا جرام كرن نون بيتا جرام كرن هر فقير يزرب منده بشكل هر فيقوي يعني كشتي وزنه هيش تهات يا خارج هذا بري هم جبوه هزارات كري هش صامونات كري بيقولت كتا دوازة صامونة يوم شازة صامونة حتى تراوي بكتن يعني بس هذا وزنه هات يا خارج وجلوكوزن تت عالمي بمتين روزانه بمتين ويتصمم قانون في جيوجيتين بلي نا أبا نحلك وأم جران كين بيجين يان صماني بتشي كين نفكر كاخو بتشي كنو بيتابع هكذا بيقول أم بتشي كين نفجي نو بيتانون يعني خلاص وزني بتشي تري نايتن نا صمونا نا نون بيجي أفردك ناينا بتشي كرن فخلاص لورا أمنات قال هندنا كو بيجنا بتشي تري بكنفا يانجيك أو هر كاري سكو هر مازن كو جران بيتن ابخو دویت گرام ببیتن بو چی ویت گرام ببیتن همی کلو پر یه گرام بود تشتی بگم تو چی تشتال چن مارکتا که بکری چه دکانه که محل بکری خر تشتی گرام بود تشتی که آسایی نان جی گرام بیتن چونکی دولت دروبر جی نان یه گرام بود بس ام یه حول دین کو ام اثر سر فقیر و جاری ام وانا کن کو نان جی گرام ببیتن ام همی دکا استعمال کن رکت قانونی کتاب و وری و عریضا وری هنه کو اف قیرانه دست پیدا کردن قیرانه چنان گران کرنه بیتن یا عزل کرنه بیتن بس روزانه یتینه گرتن و حتی پنجشنبه هک چنکن خطبه و شنبه ببد نام پیجو ساموخانه گلک دیگه نکردن واتا لبرنامجتان هەیە و بایکۆت کن یا خۆت نانەوەخانە و سەموخانەکان دابخەن ئەگەر ئەم هەڵوێستەتان جێوەجێ بکەن دەبێتە فشار لەوەی کە لایەنە پەیوەندیدارەکان جوابتان بدەنەوە بەڵام خۆ لێرەشدا دووبارە هەر هاوڵاتی زیان دەکات کاتێک کە نانەوەخانە دادەخرێت حراشي ام الحكمة نوكي يعني كو ام بيجني ام دي بويكوت كان هكاينا سرخات اون فلان تشتينا ام ما تجوا انا كنت حكمة اخو وام وانا بيجي جي بل الفيري بلا حكمة ديار ببيتن كو قري نون بيجو سمون خانش بهاي سمون خانوي بتر لهاتي شنا چار ياخو دي گريتن شنا چار ياخو دي نون بيجو خو سمون خان خو دي گريتن نبو خوش ياخو بگو به از ساعت دو شوه دو نیوی شوه از تمه ویلی کار دکن اره از شمال خود درکتن مغنب دیچ مفه منه داشته که با عیال خوب مفعاله چوبه وانو الهات نامن
هکر چت قازان جا که حوصا نگشتم من خودی کریامن جنه در کبیتن بو چه از پاره من دزده بیتن دی بو چه دینه من گرانتر لیتن بری ولی بیتن دی اینا گرتن حکمت چاگه گرتن و اوش هیوا 7 وره 8 وره امی گواشتنا سر حکمتت کن نکوتشتاکی نیه ام بیشن دی گرین یا انجی دی گران کن اوه هیوا 7 هیوا 8 وره بس الوید موی که گله گواشتن یه سرمت دینا کرش لای نان پیجو سمو خانا و امجی گواشتن یه سر حکمت خود کن ایتهاتی نه سر خد بس لید چنگ دایف ما و نه هرشای جمع حکمتت کن یەکێک لەو شتانەی کە پێویستە نانەواخانە و سەمونخانەکان فرۆشگاکان پابەندن پێوەی پێدانی مۆڵەت و تازەکردنەوەیەتی. ئایا شێوازی تازەکردنەوەی مۆڵەت لای ئێوە چۆنەوە؟ ئەمە بۆتە گرفتێکی تر بۆ نانەواخانە و سەمونخانەکان لە کاتێکدا کۆمەڵێک شتی تریان لەسەر وەکو پێدانی زەڕیبە و پێدانی هەندێک نرخ و بارگرانیەک بۆ ئێوە دروست ناکە ئەمە؟ دستوری سالانه دمو امنیت که این بیشک سر میلیون و مروف صرف کردن میلیون و 200 میلیون و 300 هر جهه که ترکیه پیوندی دار ما نون پیجو سمون خانه و امی باجا خواه سالانه دهیم بله جهه داخو برینی از وریجید بیجم اف جهه امپارات دینی و جهه دستیری خولت خوی که خول منه کدی خودان چش ساخلمیه بگیره چش غرفه تجاره بگیره بازرگانی بگیره چش دان و دکاکا بگیره چش با جا درآمدی بگیره پیشگیری ها منه هاتی کردن پیشگیری ها هر مازن یعنی چشتکی نورمالی هاتی کردن که هم بیشتر پیشگیری ها هاتی کردن که اوج دان و دکاکا کوراوستاندن دستیری ها کوراوستاندن دستیری ها جی کوف ماجی طلب کردیه کو بین راوستاندن اوجش بر زوریا و بونا نون پیجو سمون خانه اولی هاتیا پسند کردن حقیقت کو ویگاوی دستیری نون پیجی نه اینه فکرن جه بو جهی دیتا بدل کردن بس امو بتا فکرن یا هاتیا رو واستادن اول تنی هاتیا گل مکردن بس امو ابدا مدزگه هندی نه هاتی نکردن و با جامعه یا سوانه گلک گرانه و ویگاوی گلک نون پیجیا و سامون خانه دستیریوانا سروت شویا نشن نیکن و حیوانه جی هر کریکارک ضمان اجتماعی ما یهل برید بجنه هر کریکارک 51,000 بد بدتن گلک نون پیجو سامون خانه بگو به دستیریان سروت شوه اوانا جیک هر وصا نزدیکی 800 میلیون که دین کتی سر بره اوج بوا بارگرانی اکادی بوانا نشن دین خو قرکه یان که دین کاربه اوجیک کتی گلک الوریج نشن بدن و کسی خل منه که خودن حتی بگابه باشە تا چەندێک لەژێر چاودێری لایەنی تەندروستی و لایەنی لیژنەکانی قایم قامیەتان ئەم سەمونخانە و نانەواخانە ئێوە توانیتانە پابەند ببێت لجنة دیفچونه هیا او خالن وزارت بما فريقين از که خلت نبم خالا هفته یا هشته دیفچونه که چرها بیتن که بنال پیجو سامون خانه ام گل هند نبلان دیفچون ها بیتن بلی ند بون قیرانان دا بون قیرانان دا بلا بالا خوش مبکن و یاشمه به گاوه یا هات یا راوستاندن اف دیفچونه اف لجنه یا هات یا راوستاندن که کاری اوجی جبونال پیجو سامون خانه یا هات کردن که وگاوه سردانامه نیت کردن وگاوه باشه اوجی هات یا راوستاندن که کاری بونال پیجو سامون خانه زۆر باشە سەیدا لە ماوەی ڕابردوو ساڵی ڕابردوو بوو کەمپین هەندێک ڕێکخرا و دەستیان بەوە کرد کە پێویستە ئیدی زەرفی پلاستیک لە ناو نانەواخانە و سەمونخانەکان نەمێنێ هەمووی بکرێتە کاغەز لەبەرەوەی کە ئەمە لە ڕووی ژینگەوە زیانی هەیە تا چۆن دەلای ئێوە پابەند دەبن بەمەوە یا چەندها وەکو سلێمانی فترەیەک بوو کە قایم قامێت و لیژنەکان خۆیان پێوە سەرقاڵ کردبوو ئیدی دوای هەڵای عەلامیەکە ئیدی ئێستامی بێدەنگ و بۆتەوە زۆری بۆتەوە زەرفی پلاستیک مامۆستا ئەو سەر هەلدان 2019 دەست پێکردیە 2019 جوانی نێران هاتیە فڕێکردن کوشینا ظرفين ليلوني ظرفين كاغذي بجهينون كرن كتاب من موجودة أو عارضة ما نرازي بنا خود ياكر وتقال خلق جهاري كار بود قال ما كنا راضي بنا خود ياكر
بو هلگرتن نیا خوش بو و سر ملت سماخانان پیجیاجی کو یا گرام بو یا کبها هر دو ظرف بونه بوهای سمونه که اوه ما نرازی بونا خود یار کرد لورا ما کمبونه کرد کمبونک ما کرد نینارتیا آسایش بو نینارتیا محافظه بو نینارتیا قایم قومی بو تفدیریا بازرگانی بو کمبون اگه هاتا کردن گل نیناری سامون خانان نون پیجر 2019 بو اوه لورا ما دخواست کرد که ما ناصرفیتن و افتشتا نه گنجای گل وقت ما دیگه دستی به بین بتا گردن الحمدلله اوه سر نگرد و بریار هاتا هر بشانده بگاوه همی زبرینه و هنگه علاقه زبرینه باشە هەنگاوی داهاتووتان چی دەبێت و ئومێدتان هەیە کە ئیتر ئەم گرفتانەتان بەرەو چارەسەر بوون بڕوە؟ هەنگاوت مێت ڕۆژە بێت بیتن ڕۆژ بۆ ڕۆژانە سوشال میدیا یا تێتە سەرخەت و یەتبینن حکومەت بین هەمیەت بینن ڕۆژ بۆ ڕۆژانە ناوەندپێژی و سەمونخانە ڕێژاکۆ زۆر هاتە گرتن پشلەپت ما دەرکەتن هذه أمدت ما هم كو حكمت بيشت أسهوتي ما سرخت بس أفخد نوال سرخت أما أجاش هو إيش وازارن هوا هيا هيش ما كوبون هبود قال جفاتا بارزقا دو كم النزيك إيش وازارت ما ديتن كنت أمل قال هوا دنجي هوا دبلين كي بوجين بيوان ديدا بل تشوفوا من هاي تكرر أبا حف بيش هيفا شش هيفا أف كتاب أف خلاق وما هات نجيبه جكرن أمي هول دنكو أف خلاق ما بنجيبه جكرن هر شهر مهر مازن دهوك زاخو آمیدی شلاد زی برداشت همی اوه کو اف خالق ما بنجی بجی کرن اف خالق گلک گرن که ما گوتی هکه هی نشن ویکاوه قیران بیتن آن ببورن هر تشتکی دی بیتن بما چار خالتی دانه برسینگی وانا کو تشتی هر فرق یه گرنگ بونان پیجو سموخانا بلا دابین کرنا غازی بیتن حتی چاهی کل بیواد ای بیده کرن آره ما بلا بیتا که باجوی ارزان بکن داسر ما ارزان ببیتن دانا باجی بیتا که سر ما خفیف ببیتن دافشن ام کار خوب بکی کارا با ما یا گشتی بلا بیتا وکی یا مالا بگاوه یا بازرگانی کارا با ما یعنی هکبری بیتا بازرگانی سامون خانم مبخوک و او از تیدا بگاوه حاضرم گل هوا طاقم حیوانات 50,000 6,000 تاقم بله وگاوه پشتی باید تجاری 180,000 حتی 220,000 دیدن دی فایده میدن اولی بارک حقیقت بارک گرانه سرنام پیشی سامون خانه ما هر چهار خانه داینه و بموان جبه جبه کن و امیل هیویانا و پیوانید مجر راسا خود گل همی جهانه و همی جه رزل مد گرن و بیشن امت هاتی نسخت بس اشتا چنک دستمتا که ام پیشکیش اینان پیشو سامون خانه خوب بگیم زۆر سپاس بۆ سەید ئەحمەد مزیری نوێنەری نانەوەخانە و سەموخانەکانی دوهۆک سپاس بۆی کە لە ناوەندی پارێزگای دوهۆکەوە لەگەڵمانە بوویت. بەڵە خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا.
کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ عزیزان ئێستاش دەچینە لای وەرکشۆپێک لە زانکۆی چەرمۆ کاوکارانمان بۆیان ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین. بەشی لێکۆڵینەوەی کوردی و سەنتەری کوردستان ناسی و کتێبخانەی ناوەندی زانکۆی چەرموو با ڕاوێژ لەگەڵ ژمارەیەک پرۆفیسۆر و مامۆستایانی زانکۆ با مەبەستی بەرزکردنەوەی ئاستی زانستی و ڕۆشنبیری خوێندکاران زنجیرە وەرکشۆپێک لە بوارەکانی ئەدەبی و ڕووناکبیری و زمانەوانیدا بۆ ژمارەیەک لە نووسەر و ڕۆشنبیر و خەڵکانی ئەکادیمی لە هۆڵی کتێبخانەی گشتی ناوەندی زانکۆ بەڕێوە دەبات. ڕەنگە ئامانج لەوە بێ کە گەشە بە زوتنەوەی کللتوری زیاتر بدرێ بۆ خوێندکاران لە زانکۆ شتێکی زۆر باشە. من لەسەر گرفت و کێشەکانی ئەمڕۆی ڕۆشنبیری ناو کوردەواری قساکەم لەم پەنەڵەیە. هەموو شتەکە قەیرانەکە گشتیە، ینی قەیرانەکە لەسەر ئاسی ڕۆشنبیری ڕەنگە قوڵتریش بێ بە بەراورد بە قەیرانەکانی تری کۆمەڵگای ئێمە، بەڵام کەمتر ئەوە وەکو پرسیارێکی چالاک وەرەگیرێ لەلایەن تاکو و کۆمەڵگاکە خۆیەوە. گرنگی ئەم جۆرە پانێڵانە ئەم جۆرە میتینگانە ئەم جۆرە دانیشتانە بۆ ئەوەیە کە دانی کەم گرنگەکەیەوەیە کە قسە دروستەکە، گفتوگۆ دروستەکە. ئێمە ئێستا گفتوگۆمان نییە، قسەمان نیە، لە بواری سیاسیا گفتوگۆمان نیە، لە بواری ڕۆشنبیریانیمانە، لە بواری هونەریانیمانە، ینی دابڕاوین لە یەکتر هەڵوەشاوینەتەوە. ئەم جۆرە لە گفتوگۆکردن جلانی کەم جێدەلێک دروستەکە، قسەکردنێک دروستەکە بۆی کە بەشداری بکەین. لە وەرکشۆپی هەفتەی یەکەمدا دوو بابەت لە ژێر ناونیشانەکانی ململانێ ڕۆشنبیرەکان لە سەنتەرەوە بۆ کەنار و ڕۆشنبیرێتی لە ئەمڕۆی کوردەواریدا بۆ هەریەک لە لەتیف فاتیح و ڕامیار مەحموودەوە پێشکەشکران. سەرپەرشتیاری وەرکشۆپەکەش ئامانج و مەبەستی وەرکشۆپەکە بۆ پەیام دەخاتە ڕوو دەشڵێت ئەم زنجیرە وەرکشۆپانە بە پێشکەشکردنی ژمارێک بابەتی هەمەجۆر و جیاواز بەردەوام دەبێت و بڕیارە زیاتر لە 6 هەفتە بەردەوامیان هەبێت. دیارە ئێمە لە زانکۆی چەرموو وەرزێکی ڕۆشنبیریمانە ساز کردو و ڕێکماخستۆ بە هاوکاری کۆمەڵێک مامۆستا و کەسانی دەرەوەی زانکۆش لە ڕۆشنبیر و لە ڕووناکبیر و لە نووسەر و لە وەرجێر. مەبەستیشمانەوەیە تێکەڵاوبوونێک و نزیکبوونەوەیەک دروست بکەین لەگەڵ دەرەوە بە کۆمەڵێک بابەتی هەمەجۆر لە بواری ڕووناکبیری، لە بواری ئەدەبی و لە بواری زمانەوانی. با مەبەستی بەرزکردنەوەی ئاستی زانستی و ڕۆشنبیری خوێندکارانی بەشە جیاوازەکانی زانکۆی چەرموو ساڵانە لەلایەن زانکۆی ناوبراوە چەندین وەرکشۆپ و پانێڵ و وەرزی ڕۆشنبیری هاوشێوەی ئەم زنجیرە وەرکشۆپانە ئەنجام دەدرێت. بە وتەی نووسەران و ڕۆشنبیرانیش بێت ئەم جۆرە چالاکیانە کاریگەری باشیان دەبێت لەسەر بەرزکردنەوەی توانای خوێندکارانی زانکۆ لە بوارە جیاوازەکاندا. هەر بۆیە پێویستە لە ساڵانی ئایندەشدا بە شێوەی جیاوازتر و فراوانتر ئەم جۆرە چالاکیانە بەڕێوە بچن. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ چەمچەمە.
هاوری دوم لەگەڵتانە بەردەوامین. ئاینی ئیسلام ئاینی پێکەوە ژیان و تەبای و ئاشتیە، ئاینێکە کە لایەن خۆی گەورەوە نێردراوە و خاوەنی کتێبی ئاسمانیە لە نێردراوی پامنێرمانەوە محەممەد درودی خوای لەسەر بێ بۆ جیهان و بۆ هەموو مرۆڤایەتی کە لەگەڵ ئەقڵ و منتیقا گونجاوە. ئەوەی ئێمامانێ ئەمڕۆ جەختی بخینە سەر ئەویش ئەوەیە کە ئاینی ئیسلام ئاینی میانڕەویە بە میانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد قامیشی مامۆستای زانینی مامۆستای ئاینی. بەخێر بێ مامۆستا بسمان لە میانڕەوی چییە؟ ئاینی ئیسلام ئاینێکی میانڕەوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاسان دەکەم بۆ ئەم دیدار و دەرفەتە و سڵاو ڕێزمان هەیە بۆ خۆ بۆ خەمبینەران. لە ڕاستیدا ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە کە لەلایەن خوا بۆمان هاتۆ و پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆی هێناوین. بەڵێ بە معنای کەلیمە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی میانڕەوە میانڕەو، بەڵام خەڵکێک لەو وشەیە سووی ئیسیفادەی کردو، یان لی تێنەگەیەوە یان بە خراپ بەکاری دێنێ. میانڕەو عادەتەن کە دەڵێن وەسەتیەت بە عەرەبیەکەی، مەسەلەن وەسەتیەت هەم عەدالەت دەگرێتەوە، ئەگەر تۆ دارێکت بەدەستەوە بێ ئەم سەری بگریان ئەو سەری بگری ئەوە پێی ناڵە وەسەتەکە، ناوەڕاستەکەت گرت ئەوە وەسەتەکەی. چکە ئێستا بۆچی بە توندڕەوی دڵن تەتەڕف لەبەرەوەی تەرەفێکی گرتووە ئیدارەکە، یان ئەم سەریان ئەو سەر، بەس کە ناوەڕاستەکەت گرت هاوسەنجی ڕادەگری زۆر جوان. لەبەرەوە خوای گەورە لە قورئاندا فەرموویەتی ئەعوذ بالله من الشیطان الرجیم وكذلك جعلناكم أمة وسطا، ئێوەمان کردو بە ئومەتێکی وەسەط لە ناوەڕاستدا، نەک ئەوەی کە نەساڕاکان کاتی خۆی ئەوەندە غلویان کرد ئەوەندە زێدەڕۆیان کرد تێپەڕاندنیان زۆر کرد. پێغەمبەر عیسایان کرد بەخوا و کوڕی خوا ئەمانە، نەک وەک جوولەکەکانیش کە پێغەمبەرانیان دەکوشت و دینەکەیان تێکدا و گۆڕیان و نانش. ئەم ئیسلامە حەدی وەسەتی گرتووە لە هەموو شتەکاندا. جا کاتێک کە دەڵێن وەسەت مەبەست ئەوە نییە بچین ئەم ئەحکامی ئیسلامە تۆزێکی لەم کەم بکەین و تۆزێکی لەم کەوکەینەوە، چونکە هەندێک خەڵکێکمان هەیە زۆر بە توندی گرتوویەتی. جا ئەمن بە تەجروبەی ژیانی خۆشم ئەوەی زۆر بە توندی گرتی دوای بە توندی بەریەدا، چونکە هیلاکە بە ناتوانێت. هەندێک خەڵکیشمان هەیە ئەوەندە بەشلی گرتوویەتی هەر بەناو موسڵمانە، نوێژەکەی هەر ڕەمەزانە وڵا نوێژەکەم جات خەوە دینە ئەوە، یعنی هەر بەناو موسڵمانە، نە ئەو بەناو موسڵمانەشکەوە هەر بەحساب بە خۆی دڵە موسڵمان و بەڵام لە ڕاستیە دیموکراسیش نییە، هەر هیچ نە ئەو توندڕەوەش وەکو خەواریجەکان کە سیفەتی ئەوانە. ئەم ئیسلامە حەدی وەسەتە کە دەڵێن میانڕەوی یعنی عەدل، یعنی العدالة. دایان آيات حديث معناه خوای گەورە فەرموویەتی إن الله يأمر بالعدل والإحسان. عدالت بۆ خۆی میانڕەویە وەسەط گیرێت، چکە ئەگە عادل نەبوو زوڵم هەیە، لە مقابلی عادل زوڵمە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر ئاگادارمان دەکات و دەفەرمێ إياكم والغلو في الدين فإنما أهلك الذين من قبلكم الغلو في، دەفەرمێ وریابن خۆتان لە زیێدەڕۆیی ئیفرات و تەفریتی فێڵی نێمە، یعنی هەم زیێدەڕۆیی لەم سەر هەم زۆر شڵڕەویش. وریابن لەوە بە دوور بوون زیێدەڕۆیی مەکەن، چونکە خەڵکانی ئومەتانی پێش ئێمە بەو زیێدەڕەویی لە ناو چوون. ئێستاش ئەو زیێدەڕۆیەیە، مثلا کابرا حیزبێکی هەیە دەڵێ دەبێ ئیلا جەماعەتی من بێ، ئیلا بنە ماڵێ من بێ، ئەو ڕێیەکی خۆی هەیە، ئەو منهەجێکی هەیە، ئەو مەزهبێکی هەیە، دەڵێ ئیلا من کە ئەوە بوو حیساب بۆ بەرامبەری ناکە، کە حیساب بۆ بەرامبەری نەکرد ئەنی ئێستا میانڕەوی بۆچی خۆشە؟ حیساب بۆ بەرامبەرەکەت دەکەی، بەرامبەرەکەت دەخوێنیەوە، ڕێزی ئەویش دەگری. یعنی هەر قەدیمانی خۆمان دەڵێن نەشیش بسووتێ و نەکەباب، کۆرێستا شیشەکە سوتەوە کە بە غەلیظ. لەبەرەوە بە حەقەت یعنی وەسەتیەت و میانڕەوی ئەمە کاکڵی ئیسلامە. بەڵام کە دەڵێن میانڕەوی مەبەستمانەوە نیە لە ئیسلام کەم بکەینەوە، بەڵکو شوێنکەوتنی قورئان و سونەت، شوێنکەوتنی شەریعەت ئەمە میانڕەویە. چونکە أنتم أعلم أم الله، أنتم أعلم أم الله، طبعا خواهد شات الزان نك إما توبشي بخود بأرج خود والله إسلامي شي كردي، يعني إسلامي شي ديمقراطي، يعني إسلامي شي أمر رجعارة، يا إسلامي إسلامه قرآن والسنة شريعة إخوة كذلين الشريعة يعني قرآن والسنة شوين كوتني أوا أما بخوي ميان رويت شو كا أو بوي دياري كردوين لا شوي وهمو آداب كان من بو دياري كراوة هم سنورة كان من بو دياري كراوة يعني أو نبي بلاي والله شو خلش كي واحد وكوكتد ميان روي وسط يعني لقل بقول زي باش أخو إدارة مهمة بلام نابي لدينا كم كيو نابي لدينا شو خلش معناه توشي دور سياسي و توشي نفاق و دول الروبينران يعني ديوي خلق رازي كاو بقنجيو خواستو الركعة عشان نعوذ بالله لبرد بوريابين بلا إسلام
نەرمونیانە لە مامەڵەی ڕۆژانە ئیسلام وەسەتیەتی هەڵبژاردووە و دەیان ئاەت و فەرموودە هەیە کە فەرمانمان پێ دەکات خەڵچینە وەسەت بن مامناوەند بن ئەو هەموو تووڕەبوونە ئەو هەموو تەعەسوبیە ئەو هەموو ئەم سەرێکی گرتووە ئەو عەسەبی دەبێت تەلاق فرەیەدا پیاو دەکوژێ مشکلە دروست دەبێت لە ناو ماڵەکاندا ئەگەر ئێمە بەڕاستی میانڕەو بین یعنی لەسەر خۆ دەبین ڕاستیەکان دەبینین بەرامبەرمان دەبینین حیساب و بەرامبەرمان دەکەین جاکە دەڵێ میانڕەو لە هەموو شتێکدا لە عەقیدە و بیر و باوەڕماندا لە ڕەوشتە جوانەکانماندا لە هەڵس و کەوتماندا لە مامەڵی ڕۆژاندا لە کردنی و فرۆشتنی ناو بازاردا لە هەموو شتەکاندا ئینسان حەدی وەسەت بگرێ بەڕاستی سەرکەوت و ڕەوشتێکی جوان ئەوەیە کە ئینسان میانڕەو بێت. باشە ماوەسا لەکوێ دەبێ بەهێز بێت ئیسلام دەبێت لەکوێ بەهێز بێت و زۆر جاریش دەبینین ڕۆژانە تەشیر سوکایەتی بە پیرۆزی و مقدسیاتی ئیسلام دەکرێت بەڵام هەمیشە ئەوەی کە تەشیر و سوکایەتی پێ دەکات بە ئیسلام دەکات نایەوێت تۆ زیاتر لەو دەنگ هەڵبڕی وانە؟ ئایا زیاتر لەو دەنگ هەڵبڕین لە پێناوە بەرگریکردن هاتنە سەرت خۆ تۆ دەبێت دیفاع بکەی وانە؟ کاتێک کە تۆ دەتەوێت بەرگری لە ئیسلام بکەی یەکسەر پەنجەی تند و تیژ تۆندڕە و بۆ دەکرێت ئەلێرەیە مهمە لەوەی کە ئێمە بڵین ئایا میانڕەوی لێرەیە لەم قۆناغەیە لەکوێیە ئایا مادام بەرامبەرەکەم پێم نەڵێ تۆندڕە و من دەبێت نەرم بم ئەگەر لەم لایدا من بلاشی بۆ بکەمەوە لێم بە لەکوێ ئیسلام دەبێت شتیوانی بەهێز بێت. ئاینی پیرۆزی ئیسلام کە هەموو شتەکانی بۆ دیاری کردوین طبعا ئەوە لە مامەڵی ڕۆژانە ئیسان دەبێت نەرمونیان بێت لەگەڵ ماڵە جوولەکەیەک لە تەنیشتە مثلەن حەدی نیشکەی هەیە مەسیحیە لە مامەڵی ڕۆژانە نەرمونیانە بەڵام لە توندی و بەهێزیش لە شوێنی خۆیدا یعنی مەسەلەن پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر خۆی تۆڵەی لە کەس نەکردوێتەوە نەرمونیانە بەڵام لەسەر دینەکەی قبولی نەبووە یعنی ئینسان کە لەسەر دینەکەی وەڵامی نەبوو بێ دەنگ بوو معنای غیرەتی نییە دوو لە ڕووبینەرە لەسەر دینەکەی لەسەر حیا و حرمەت ئەمانە چکەمان شتێکەیە کەواتە ئەمە لە شوێنی خۆیدا دەبێت ئینسان وەڵامی بەجێی هەبێ یان مەسەلەن لە تەنفیزی ئەحکامە مەسەلەن کاتێک تۆ دەستی دزێک دەبڕی ئەو کەسە دەپارێتەوە دەگری و هات و هاوار دەکات بەڵام لەو کاتە ئەگە تۆ فەقیربی و دەنەرمی ناتوانانی بڕی حاکم دەڵێ دەبێ بیبڕی حاکم وا دەڵێ یان لەو کاتەیە کە تۆ قیساس دەکەی کەسێک دەکوژی لەوەری زەرامێک کوشتووە ئێستا ئەمڕۆ خەڵک بەعام دیفاع لەوە دەکات کەەوە ئەمە مافی مرۆڤ بۆ ئەی کاک ئەو کەسێک کە کوژراوە ئەو کەسێک کە زۆمی لێکراوە ئەو مرۆڤ نەبوو بۆچی هەردیفاع لەو باسی ئەو دەکەن یان لە ڕووبوڕنەوە جەنگ و جیهادە تۆ ناکرێت لە مەیدانی جەنگ و جیهادا نەرمونیان و لەسەر خۆ بچکە و دەتکوژێ و شەڕە لە هەند لە شوێنی خۆیدا ئەو بەهێزیە ئەمە غیرەتی ئیمانە و ئەمە فەرمانی خوا پێغەمبەرمانە صلی الله علیه و سلم لەبەر ئەوە لە شوێنی خۆیدا ئەو توندیە هەیە بەڵام ئەو توند چکە عادەتەن خوای تەبارەک و تەعالی لەناو هەموو مرۆڤەکاندا توندی دروست کردو و شلی دروست کردووە ئەو سیفەتە بە ڕێژەی جیاواز لەناو هەموماندا هەیە ئەم ئیسلامە هاتووە ڕێکی خستووە ئەگەر بەدین ئێمە ئەو شلی و توندیە ڕێک نەخەین هەموو کەس ئەو غەریزەی هەیە هەستێکی توندی تێدایە و هەستی شلیشی تێدا هەیە جا ئیوایە زۆر شلە ئیوایە زۆر توندە جا ئەگەر ئێمە قسەمان لەسەر وەسەتیەتەکەی ئەگەر ئەم ئیسلامە هاتووە ڕێکی خستووە لە هەموو شتێکدا ویژدانت هەبێ زەمیرت هەبێ میانڕەو بە وەسەت بە ئەمە هەمووشی بەرهەمی ئیمانە بەرهەمی تێگەیشتنە لەم ئیسلام و ئیمانە کە خوای گەورە ئین الله یەأمر بالعدل والإحسان کە ئەمرمان پێ دەکات بە عەدل و بە چاکە کە ئەمە وەسەتیەتە توندی لە شوێنی خۆیدا هەر وەسەتیەتە بەڵام لە مامەڵی ڕۆژانە ئینسانی موسڵمان نەرمونیانە سەمحە عەفو لێبوردن چاوپۆشی ئەمە لە مامەڵە و هەڵسوکەوتی ڕۆژانەماندا نەک ئەم هەموو تند و تیژی و جا ئەوەی کە جەنابەت باست کرد خەڵکێک هەیە ئەڵێ لە خوێنی چێچێ دەپرسێ بەس لە حوسەی ناپرسێ قسێکی ئەوە هەیە لە کۆندا یعنی ئەم هەموو ئەمڕۆ جارێ خۆ ئەمڕۆ ئیسلام ئیشی پێ ناکرێ ئەمڕۆ عەلمانیەت ئیشی پێ دەکرێت ئیسلام پەراوێز خراوە مسلمانان زەلیل کراون یعنی باشە بۆ باسی ئەوانە ناکرێت کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم هەموو شەڕەجنیەوە بەرامبەر بە مسلمانان یعنی شەڕێکی شەڕەجنیەوێکە لە کاتێکدا کابرا ڕاست دەبێتەوە قسە بە ئیسلام دەڵێ کاکە ئەوە ئیسلام 2 ملیارە تۆ لەولاوە دەڵێ مافی مرۆڤ و دیموکراسی و ئازادی و وریابن توخوا مەسەلەن کۆمەڵشتی ئەوە ئەی کاکە تۆ سوکاتی بە 2 ملیار مسلمان دەکەی تۆ بخۆت کافری بێباوەڕی ئاساییە
بەس ئاسایی نییە سوکاتی بە من بکەیت ئەی ئەوە توندوتیژی نییە ئەی ئەوە تونڕەوی نییە لەلایەکەوە مەسەلەن تەماشا دەکەی وڵاتانێک لەو سەری دنیاوە دێن ژێرخان و سەرخانت دەبەن داگیرت دەکەن لە ناوت دەبەن دەتکوژن لەم لاشەوە جەماعەتەکانیان و ئەوانەی کەوا وابەستە و دابەستەی ئەوانە ئیشەکانیان بۆ دەکەن و لە پێناوی بازرگانی ئەو بازرگانی ئەمڕۆ بە مرۆڤایەتی دەکرێت ئەو سوکاتی ئەمڕۆ بە مرۆڤایەتی دەکرێت لەژێر سیستەم وسای ئەلمانیە تا قەت نەبووە ئێمە بۆ خۆمان شانازی دەکەین ئێمە ئەمڕۆ ئیسلام دەسەڵاتی نییە بەڵام 13 ئیسلام دەسەڵاتی هەبووە فەرموش سەیری شارستانەتی ئیسلام کە هەموو کات شانازی پێوە دەکەن کە پێی دەڵێن سەردەمی ئاڵتوونی بەڵام ئێستا بەس پێم بڵێن خەڵکی نەشانازی بەسیەوە بکەین بەچی دڵخۆش هەر کەسێ دەیبینی ئەوەی پارێ هەیە و نییە بێت تاقەتە دڵی ناخۆشە دڵە خۆزگە بە زمانی مەلیک خۆزگە ساڵی بۆ ساڵە خۆزگە بە پارە بۆ ئەی کاکە کو ئەو بەهشتی ئێوە داوای دەکەن کو ئەو خزمەت گوزاریە ئەم هەموو دروشمە و باق و بریق و لەم هەموو لەم شاشە و تەلەڤیزیۆن و کەناڵەکاندا کاکە مافی مرۆڤ و ئازادی و خزمەت گوزاری و یەکسانی و کاکە وەسەتی و کوڕە ئیسلامەکان وەسەت ئێوە بن بابەجان ئەوەی کە دەشکرێ هەندێک شت بە ناوی ئیسلام وە دەکرێت باش مامۆستا هەر لەسەر ببوورە باقسەکەم تەواوکەم هەندێک شت بە ناوی ئیسلام وە دەکرێت بەڵام ئایا ئیسلامە ئایا ئەمە لە قورئان و سونەتدا هەیە سیناریۆیە بۆ خۆیان دروستی دەکەن بۆ ئەوی لە دین بدەن بە دین لە دین بدەن ئەوەش هەیە هەندێک شت دەکرێت کاردانەوەیە هەندێک شت دەکرێت سیناریۆیە ئەی ناوی ئەمە قورئان و سونەتە فەرموو بەڵێ هەندێک خەڵکیش دێنن جلی دینی لەبەر دەکەن بە ناوی دینەوە بەڵام بەڕاستی هەموو دەزانن کە ئەوە دین نییە و دینی ڕاستەقینە ئەوەیە کە شوێنکەوتنی قورئان و سونەت و شریعەتی ئیسلامی باش مامۆستا ئەوەی گروپە توندڕەوەکان ئەیکەن کە لەلایەن ناموسڵمانانەوە زۆر باسی ئەوە دەکرێت کە بۆ نە ئیسلام دینێکی توندڕەوە ئیسلام تیرۆریستە ئەمەی کە دەوترێت بەهۆی ئەو گروپە توندڕەوانی کە ئەنجام دەدرێت ئەو زڵم و ستەمەی کە ئەکرێ ئەمە بۆتە هۆکاری ئەوەی شێوەی ئیسلام مانای ئیسلام ناشرین بکە لە دەرەوە لای ناموسڵمانان بەتایبەتی ئەمە بە پێچەوانەوە لەلای خەڵکە ئەو خەڵکانی کە حیقدیان بەرامبەر ئیسلام هەیە و یان جاهیل و نەزانن تەسیری شتێ کردوون بەڵام لای زاناکان و لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا تەنانەت کەسێکی وەکو سەرۆکی رووسیا پۆتین لە ڕۆژاندا وتی ئەوە قبوڵ نیە ئیسلامفۆبیا یان خەڵکانێکی وەکو لە ئەوروپا لە مستەوای بەرزە یعنی کە لە کاردانەوەی ئەو قسانەدا هاتن سەیری ئیسلامیان کرد بزانین وایە کاکە ئیسلام بۆ خۆی یعنی سەلام هذا السلام عليكم ئاشتی لەسەر ئیسلام یعنی سەلام لەبەر ئەوە ئەمە بۆ خۆی بە کاردانەوەی پێچەوانی دروست کردووە بەردەوام لە وڵاتانی ئەوروپا ئەو هەموو کەنیسە دەکرێت بە مزگەوت مسلمانان دایمە لە زیاد بووندان خەڵکی کێچکەوتۆتە کەوریان ئەوە چی هەر ئیسلام زیاد دەبێت و مسلمان بەڵام هێشتا ئەو ئیسلامە حەقیقیەش نییە ئەوەی کە ئێستا ئێمە دەیبینین بەڵێ خۆ نوێژ خوێن زۆرە بەڵام تەمان ئەو ئیسلامە حەقیقیە کە خوا دەیەوێ ئەوە ئەمڕۆ قبوڵیان نییە بەڵام ئەو ئیسلامی کە خۆیان دایانەوێ کە زەرەری بۆ پەزەکان نییە ئەویان قبوڵە تو هەر نوێژ و ڕۆژوام کە باسی قەبر و قیامەت کە بەڵام باسی عەدالەت و سیستەم و حکم و دەسەڵات و نە ئەوان قبوڵ نییە بەڵام ئەوان قبوڵە تو هەر نوێژام کە خۆ نوێژەگەر عەمەلی لەگەڵ نەبێت چی عەقیدە لەگەڵ نەبێت هیچ نییە لەبەرەوە یعنی ئەو دەورە نابینێ بۆیە ئێمە ئەوەی کە ئەو شتانش کە بە ناوی ئیسلام دەکرێت وەکو باسم کرد هەندێکی کاردانەوەی بێدینانە هەندێکی کاکە زوڵم لێ دەکات عەدا لێ دەکات هەندێکی سیناریۆی خۆیانە بە ناوی دینەوە لە دین دەدەن ئەیناوە ئیلا ئەو گروپانەی کە کاتی خۆشی هەبوون توندڕەبوون کە خەواریجەکان تیاچوون نەمان لەبەرەوە ئێمە شانازی بە ئیسلام بۆ دەکەین دائیمەن بەوەش لە سەردەمی ڕابردووە شارستانیەتەکە ئەنجا کاتی خۆشی خوێندەوارەکان دەزانن چەند شریعەتێکی عالەمیمان هەبووە شریعەتی سینی شریعەتی ڕۆمانی و هەروەها شریعەتی ئەم کۆمەڵە شریعەتیش گەورەمان هەبووە بە ئاگر و ئاسن وەکو دیموکراسیەتەکەی ئێستا سەپاندویانە بەسەر خەڵکە بەڵام نەمان بەڵام ئیسلام هەرمایەوە کە ئیسلام هەرمایەوە دەڵێ ئەلبەقاء للئەصلح ئەگەر ئیسلام دینێکی چاک نەبوایە ئەگەر وەسەط نەبوایە ئەگەر لەگەڵ فیترەتی ئینسان نەگونجایە بەڕاستی نەدەمایەوە لەگەڵ ئەم هەموو دژمنەی کە هەیەی خۆ ئێستا ئیسلام بەڵێ وەکو حکم و دەسەڵات و سیستەم نییە نەماوە بەڵام تا ئێستا ناتوانیوە ڕەخنەیەکی علمی لێ بگرن زانستی یعنی خەڵک پێی موسڵمان دەبێت لەبەرەوە کێشە گەورەکە ئەوەیە کە ئێمەی موسڵمان ئیش بەدینەکە ناکەین وەکو پێویست ئەوە کێشەکەیە کابرا لە ماڵدا لەگەڵ ژن ماڵنداڵی خراپە لەگەڵ جیرانەکەی خراپە کە کێشەیەک دەبێ فەڕودوه إلى الله والرسول ناگەڕنەوە بۆ شریعەتەکە مەسەڵەن تۆ لە خەڵک لە حیزبەتێکی خۆیدا بگەڕێتەوە بۆ قورئان و سونەت مەسەڵەن دەبێت ئەوە کێشە گەورەکە ئەوەیە کەوا موسڵمانان ناگەڕنەوە بۆ شەرعی خوا ناڵم هەمووی بەڵام دەبینی کە کێشەیەک دەبێت یەک ڕیزیان نییە برایەتیان نییە
ئەمە کێشە گەورەکە ئەوەیە کە ئێمە وەکو پێویست ئیش بە ئیسلام ناکەین یان وەکو پێویست تێی نەگەیشتوین ئەیناوە ئیلا ئەم ئیسلامە بەڕاستی بێباوەڕان یعنی اعترافیان پێ کردووە کەوا ئیسلام دینێکی گەورە و میانڕەوە. باشەوە سەبات تۆزە ورتری کەینەوە بینەوە ناو کۆمەڵگاکەی خۆمە. باش. سەڵام کاتێک کە تۆ بەرگری لە شتێک دەکەی ئە وەکو ئەرک بەرگریکردن واتە تۆ دەبێت بەهێز بیت وانە تۆزە توندیش بیت تەنانەت بە پێ و هێرشەی کە دەکرێتە سەرت. ئێستا لە کۆمەلگای ئێمەیە زۆر جار ئەوەی کە هەر لە ناو کۆمەلگاکەی خۆمانە ئیسلام بە تۆنڕە و یا فڵان کەس تۆنڕەوە توندا پەنجەی بۆ درێژ دەکرێت مەلایەک لە مینبەرێکەوە ڕاستە بەشێکی خەتای خۆمانە ڕەنگە مامۆستا و بانخوازەکانمان نەزانن یا هەندێک وەک خۆتەڵێ لەنەوە بەرگی مەلایەتی یادابن بۆی کە پاسا بدەن بەدەستەوە بەڵام ئەو ژیانەی کە ئێستا خەڵک لێتی برسی دەکرێت تی هەڵدەدرێ ئازادی نیە گرتن هەیانی ئەوەی بڵێ ماف ئێستا نادرێ بە هاوڵاتی ینی نابێت دەنگیش هەڵبڕی لەسەر ئەم هاوڵاتی کە بەم شێوازە دەچۆسێنرێتەوە لە کاتێکا مامۆستا کە نوێنەری با بڵێن نوێنەری خەڵکە وەکەوەی کە بەرگریکارێکی دینی ئیسلامیشە بۆی نییە قسە بکە پێی دەڵێن تونڕە و لە مینبەر دێن نەخوارەوە ئەلەم گۆشەوە زۆر جار پەنجەی توندوتیش زۆر درێژ دەکرێت بۆ ئیسلام بۆ پیاوانی ئیسلام. ئایا لەم کاتەیە ئەمە دەبێت بێدەنگیمان میان ڕەوی بێت یا بەڕاستی دەبێت تۆن بین؟ بێدەنگی هەندێک جار هونەرە هەندێک جار ڕازی بوونە هەندێک جاریش يعني براستي مالوێرانیە چونکە الساكت عن الحق شيطان أخرس ئەوەی کە بەرامبەر حەق بێدەنگ دەبێ شەیتانی لاڵە يعني سپاس بۆخوا مامۆستایانی ئێمە ئەو مامۆستای کە دەبینی لەسەر مینبەر لا دەدرێن و هەروە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەگەیشی قسەیەکی حەق دەکە ئەمە وزنەوەی پێ دەدرێ يعني بەڕاستی بەشی زۆری مامۆستایانی ئێمە حەق و ڕاستیەکان دەڵێن و مامۆستاکانمان زۆر باشن لە بەشی زۆریان هەرچەندە لەوانەیە خەڵکێک پێی باش نەبێ بەڵام مامۆستایانی ئێمە الحەمدولله تا ئەندازەیەکی باش توانیویانە لە قەدەر دەسەڵاتی خۆیان چونکە بەڕاستی ئەمڕۆ خەڵک دەڵێ دەی بڵێ قسەکان بکە و ڕاستیەکان بڵێ بەڵام پشتیشت ناگرێت دوایی لەگەڵت نیە ئەوەش کێشەیە کە بۆمان دروست بووە یعنی بەڕاستی لەبەرەوە گرنگەوەیە لە هەموو سەردەمێکدا ژیان ململانەیە دەبێ ئێمە ململانە حەق و باتڵ هەر دەبێ هەبێ خۆشە چونکە بەڕاستی ئەمە بە قسە هەممان خیسمان هێشتەوە بەڵام تا چەند کاتێککە برسێتیەک ترسێتیەک کێشەیە کاتە گۆڕە ژیان ململانەیە لە بین حەق و باتڵدا ئەو خۆشەیە کە ئێمە دەمانێت هەر خواردن خۆتنەوە بەس لە بەهشتێ هەیە لەبەرەوە گرنگ ئەوەیە ئێمە بزانین تا چ ئەندازەیەک ڕاز دەکەین لەگەڵ دینەکەمان و تا چ ئەندازەیە غیرەتمان هەیە چونکە بەڕاستی ئەوەکو جەنابەت فەرمو ئاماژەت پێدا ئەو برسیکردن و ئەو هەموو بێڕێزی و سوکاتی کە بە خەڵک دەکرێت ئەوە هەمووی توندوتیژیە ئەو هەمووی چاوسانەوەیە چونکە بەڕاستی دەبێت خەڵک خزمەت بکرێ یعنی بە تایبەتی ئەرچی حکومەت دەبێت خزمەت گوزاری دابین کە و هەروەها خەڵک و خاک بپارێزێ بەڵام ئەم کێشەیە ململانەی حیزبایەتی و دژایەتی یەکتر لە ناو خۆماندا ماڵی کوردی وێران کردووە قەت ناڵێ کورد بێ بە هیچ یعنی هەمووشی دەڵێ بۆ بەرژەوەندی گشتی وانە بۆ بەرژەوەندی میلەت وانە کوا لەبەرەوە ئێمە دەبێت جارشکە بە خۆمان دابچینەوە بە خۆمان دابچینەوە کاکە گیان نەک هەر من يعني نابي بڵێم وەک مەسەلەی فیرعون بڵێ وما ئوریکم ئیلا ما ئەرا حەق قسەکەی من و هەر ئەوەی من دەیبینم ئەوە بێ لەبەرەوە بە خۆمان دابچینەوە ئەو خەڵکە بۆ لەگەڵمان نییە بۆچی ئێمە یەکڕیزنی تاچەند ئێمە دوورین لە دینەکەمان تاچەند ئێمە خزمەتمان کردووە یعنی نەکرد مامۆستا ئەگەر حاکمێکی لە دادگا هەندێک شتی حەق و ڕاستی هەندێک موقیفی هەڵوێستی هەبێ چەند جار بینیمانەوە لادراوە لە دادگاکان لە مامۆستانی زانکۆ یان مەسەل ئەم شتانە یعنی معقولی ئێمە هەر بەخۆی دڵ ئاغا بەڵێ بکەین هەر وەکو بڵێ کۆیلایەتی یان ئەو هەتا ئاخر وڵی ئەم هەموو مزایدات و ئەم هەموو دولەڕ و بینەران ئەم هەموو درۆکردن و مزایدات و قوربانە ئاخر ئەمە بەڕاستی کێشەیە یەکێک مەسەلەکە دڵێ میانڕەوی ئەوە نییە کە تۆ هەر پێ هەڵاوتن بێت هەر پێ هەڵاوتن بێت ئاخر کە پێ هەڵاوتن بوو مەغرور دەبێ و کەسە ئەو کاتە ناحەقەکەی خۆی بە حەق دەزانێت لەبەر دەبێ وریابینێ ئەمە لە ڕۆژی قیامەت هەموو حیسابی مەسقالە زەڕەمان لەگەڵ دەکرێت خۆ ئەگەر مەسەلە قیامەت نەبێ ئەگەر مەسەلە عەدالەت نەبێ ئەگەر مەسەلە میانڕەوی نەبێ هەموو کەس دەزانێت بچێ ماستاو بکاو و مزایدات بکاو قوربان بکاو لە خزمەتدا بێ و پارێ چاشیە دەنێ و سیار و خانووشەیە بەڵام ئەی لە قیامەت چی وەڵام دەدەیەوە ئەو لە دادگا فێڵ لە خەڵ بکاو ئەو بە ناوی دینەوە فێڵ لە خەڵ بکاو خانەخواستا ئەو بە ناوی ڕاگەاندنەکان ڕێکلام
یعنی بەڕاستی جارێ خەڵک ئەم ڕوای لاتووە هەر بۆ کۆمنت و بۆ ڕێکلام یعنی شتیوا دەکا یعنی لەخوا ناترسێ ئەم هەموو شەڕەجنێەوە وڵا بە هینی بەرز بێتەوە لایکی بەرز بێتەوە پەیزەکەی زۆر بێ و خەڵکیشی زۆر کە لەخوا ناترسێ ئەمان هەمووی زوڵمە هەمووی ناعەدالەتیە و دوورە لە میان ڕەوی دوورە لە وەسەڵتیەت با ئەوانەی کەوا دەڵێن با بخۆیاندا بچنەوە داخوا بزانێت چێ زوڵمی کردو کە موسڵمان چی کردو فەقیرە مامۆستا ئاینی ئیسلام ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە واتە کەسانی زۆر مسلمان دەبن هۆکار چیە کە ئەو کەسانی تازە مسلمان دەبن زیاتر قەدری ئاینی ئیسلام دەزانن وەک لە کەسێک کە هەر لە مناڵیەوە بە عادەت و تەقالید نوێژێکی ڕووکەش دەکات زۆر جار دەڵێن ئێمە هەموو ئەو گوناه و تاوانەمان بینیوە و تاقیمان کردەوە بەڵام تەنها چێژێکی کاتی بووە و ئیتر دوای ئەوە تەواو بووە کاتێک کەسێک لە ژوورێکی تاریکەوە زۆر تاریک ئەنگوستە چاو ئەچێ بۆ ژوورێکی ڕووناک حەز دەکات زۆر خۆشە ئەو کەسە لە شوێنی خۆیدا ئەوەندەی شتی خیانەت بینیوە فەسادی بەدڕەوشتی بێئەخلاقی زوڵم یعنی ئەوەندەی شت بینیوە مەسەنە لە یابان لە چەند دقیقە کە کارەبا کوژاوەتەوە لە یەک دقەیە 140 دزیکراوە چونکە کامێرەکەیشی نەکە دەرەوە کاتەیە بەڵام کاتێک کە ئەو دێ موسڵمان دەبێ الله ئەم دینە پاکەی کە لە کتێبەکاندا دەیبینێ بەڵام خۆ ئەگەر من تۆ بینێ لەوانەیە تۆزێ بکشێتەوە دواوە بەس ئەوەی لە کتێبەکاندا دەیبینێ یعنی دەوڵەتی چووکە ئەندەنووسیا یعنی ئێستا 207 ملیۆن مسلمانی لێە نە ئەسحابی بۆ چووە ئەوەی کە پێدرێت جیهاد و ئەمانە نە مسلمانان سوپای مسلمان گەشتۆتەوێ نە هیچی لێ بووە بەس لە ڕێگەی کاروانچیەکان و بازرگانەکان ئەو کاتی بازرگانی بە وڵاغ بووە بەس لە ڕێگەی بازرگانەکانەوە ئێستا زۆرترین مسلمان لە ئەندەنووسیایە کە سەیریان کردە ئەو بازرگانانە دەستپاک شتی ئەسڵ دێنن نرخەکەیان جوانە خیانەت ناکەن دێوەڵاگەی ئێستا هەندێک لەو بازرگانانی ئەمڕۆ بیل لە کۆمپانیاکان ببینن کاکە و گڵۆپەمان بۆ دروستکە لە سینە چەند بەست بخوا بە تەنها 100 سەعاتیشکە یعنی بەرەوەی پارەیەکی کەم و یعنی هەندێک لە بازرگانەکان کە بینێک کارە پەشیمان دەبێتەوە لەبەرەوە ئەوەی کە تۆ باسی دەکەی یعنی پرسیارێکی زۆر بەجێ بوو ئەگەر ئەو بۆ خۆی لە شوێنی خۆیدا لەو دینی کە تێیدا بووە مەسەلەن دەزانێت لە معبەدەکانیان چ دەکرێت و لە ناو خەڵکا چ دەکرێت ئەوەی ئێستاش کە دەیبینێ یەک خواپەرستی و ڕەوشتە جوانەکان ئەوە لە دینەکەدا هەیە زۆر زۆر مشتاقە و زۆر زۆر مرتاحە یعنی بەڕاستی تعجب دەکات لە گەورەی ئەم دینە بۆیە ئەوەندە تامەزرۆیە و بەڵام ئێمە کە لە منداڵیەوە لەگەڵ دینەکە هاتوین سوپاسی خوا دەکەین بەڵام قەدری نازانین هادڵێ قەدری زێر لای زەڕەنگەرە چونکە ئەوان لە لووتکەی معریفەوە مسلمان دەبن لە عیلمەوە ئێمە زیاتر عادە لا عیبادە دینەکە لا ئێمە وەکو عادەتێک جاری وایە ئەمە دەچین بۆ ژمارەکردن ئەڵەم نوێژەکەی دەڵێ ناوەڵی دەڵم بۆ مەلاتێناوەکە نوێژ ناکەی دڵۆڵی هەر عادەتێکە هێنا ئەمەە لە کۆنە دوێ ژمارە بکرێت دڵمەڵاگە بە عادەتی زانی کافر دەبێ ئەی خۆی نیکاحەوە قورئانە و تەلاقەوە ئاەتی سوڕەتی قورئانە و ئیبا وڵاگە عادەت بە کافر دەبێت بەڕاستی یعنی جا لەبەرەوە ئێمە زیاتر شتەکان لە معریفەوە نییە لە عیلمەوە نییە بۆی عەمەلیش لەگەڵ نییە بەشێکی بەڵام سوپاس بەخوای گەورە ئێستا لە وڵاتی ئێمەدا لە سای فەزلی خواوە پاشان هۆکارێک کەش ئەم ڕاگانە ئیسلامیانە کە هەن ئەم کەناڵی ئیسلامیانە لە کوردستانی ئێمە بزانە لە چاو پارچەکانی کوردستان چەند دینداری و ئیسلامەتی لێرە گەرموگوڕە کە هۆکاری ئەم ڕاگانە ئیسلامیانەیە خوای گەورە ئیشەڵا موفەقیان کا لەسەر خێر دەوری باشیان هەیە لە بڵاوکردنەوەی وەسەتیەت میانڕەوی ئیسلام خوازی و لە ڕوونکردنەوەی ڕاستیەکان کە خەڵچینە ئەوە ئیسلام نییە توندڕەوە ئەوە بەرامبەرەکانی شەڕی پێدەفرۆشن خەڵچینە ئەوانەی قسە بە ئیسلام دەڵێن بزانن بۆ خۆیان چۆنن دای تەماشایەکی سیڤیەکانیان بکەن ئەی بۆ خۆیان چیان کردووە ئەنجا وەرە بزانن ئەگەر دینێک چارتر لە ئیسلام هەیە فەرموو نییە تا ئێستا نەبووە و ناژبێ جا لەبەر ئەوە بە حەقەت یعنی ئەوەی کە لە سەرشانمان ئەمڕۆ لە ڕێگەی ئەم کەناڵە ئیسلامیانەوە بە تایبەتیش خۆ کەناڵەکانی کەوت بۆ ناکەن ئەگەر شتێکی بچووکیش بکەن دیارە مەبەستێکی خۆیانە چونکە سەیری مەنهەجەکە دەکەین ئێمە عادەتەن مەنهەج ئەوە زۆر زۆر مهمە لە ڕێگەی ئەوانەوە دەتوانین بە خەڵکەکە زیاتر ئەوەی کە تازە پێدەگا بە تایبەت الحەمدوللا نەوەی فەیسبووکیش بە ئاگای و شارەزا چونکە دای مۆبایلەکانیان بەدەستەوە ئەوەی کە مەبەستی بێت ئەوە مامۆستایان و بانخوازان دائیمان ڕاستیەکان بۆ خەڵک ڕوون دەکەنەوە کە خەڵچینە ئەم دینی ئێمە چاوپۆشیکردنە عەفو لێبوردنە میانڕەویە وەسەتیەتە ژیانێکی خۆش ئەرێ خەڵچینە وەڵڵاهی ژیان ئەوەندە کورتە بەشی خۆشیەکان ناکە بەشی خۆشیەکان ناکە خەڵکێک ناخۆشی بە خراپە سەرقاڵ بووە دەمەوێت بڵێم ژیان ئەوەندە کورتە
بەشی خۆشیەکان ناکە خەڵکیێک خۆی سەرقاڵ کردووە بە خراپەوە بە دژایەتی بە حێقت بە غەرەز بە لێدان لە پێناوی تۆزێ ئەوە هەندێکی ئافرینی دەستکەوێ یان تۆزێ پلە و پاروی دەستکەوێ بەڵام دڵنیا بە بەجێ دێڵی یعنی ژیان زۆر کورتە و بەشی ئەوە ناکە. باشە مامۆستا بابەتێک هەیە ئەوە دەرەوە پێمان دەکا وانە خۆمان تا چەندە هۆکارین ئێستا سیر دەکەی مامۆستا جەنابەت چەندین ساڵە لە خزمەتی ئیسلام دای ئێستاش ڕەنگە هەندێک فتووا هەیە بە حەزەرەوە بیدەیت وانە دەبێت پرس و ڕاوێژ بکەیت بەڵام ئێستا لەناو خۆمانە سیر دەکەی دوای 2 ساڵ لە حوجرەمانەوە دوای فترێکا توچۆی مزگەوت فتووادا ئەمە تا چەندە وای کردووە هۆکار بێ بۆی کە بە تونوتیش سیر بکرین ینی چۆن دەکرێت هەر کەسێک دوای فترەیەک ئەوەی کە لەگەڵ زانستەکانە هەڵسوکەوتی کردی ببێتە مفتی و فتووا دەڕکات ئەمە تا چەندە زەربەی لە خۆمانداوە کە بە چاوی تونوتیژەوە سێرمان بکرێت بەتەکید ئەمڕۆ طبعاً دیارە هۆشیاری الحەمدلله خەڵکەکە هۆشیارێکی باشی پەیدا کردووە بەڵام قەزەی فتوادان قەزەیەکی زۆر مەترسیدارە یعنی بەڕاستی ئێمەگە کێشە ئێمە ئەوەیە کەەوە ئەگەر دەوڵەتێکی دینیمان هەبێت دەوڵەتێکی ئیسلامی دەوڵەتێک شریعەتی ئیسلامتیا حاکم بێت ئەوە لیژنەیەکی فتوای باڵای سەر بە خۆدا دەمەزرێنێت کە مەرجع هەبوو ئیتر ئێمە نەجاتمان دەبێت لەو شتانە ئێستا کێشە ئێمە ئەوەی مەرجعمان نییە مەرجعێکی دینیمان نییە مەرجعێکمان نییە کەەوە مەسەلەن خەڵکەکە متمانەی پێبێت مەرجعێکی سەر بەخۆ بێت لەبەر ئەوە ئێمە پێویستمان بەوە هەیە گرنگی بدەین بە مەرجع بۆ ئەوەی کەەوە خەڵکێک لە خۆی و فتوانەدا چونکە ئەو کەسێک کە فتووادا ئەبێت لە زۆر شت شارەزا بێت لە ئوسوڵی دین و لە ئوسوڵی فقه و لە کۆمەڵ شتێکی زۆر معلوماتی باشی هەبێت چونکە بەڕاستی ناکرێت و هەر ڕێیەک وەربگری ڕاجح هەیە و مەرجوح هەیە و مطلق هەیە و مقید هەیە و عام هەیە و خاص هەیە و دەبێت ئەهلی خۆی ئێستا کێشە ئەوەیە من جاری وایە گوێم لێیە کابرا نوێژنەکەرە تریاخۆرە باسی ئیسلام دەکات دەڵێ ئیسلام ئاوایە ئەوانیە یەکاکە خۆتە بە خۆت هەر کە دڵە مسلمانی باسی ئیسلام دەکات لەبەرەوە ئەلەواندا ئیسلام چارەسەرەکە ئەوەیە بەس ئەهلی پسپۆر قسە لە ئیشی خۆی بکە. زۆر سپاس مامۆستاجان ئەوەندە دەرفەتمانە بۆ چەندە بابەتەکە زۆرتر هەڵدەگرێت ئەوە کردەوەش دەبێت زۆرتر بیستەوەی کە ئیسلام چه جۆرە شەرایەکمان پێشکەش دەکات. زۆر سپاس لەوەی کە میوانی سپاس بۆ ئێوەش خی گەورە ئینشاءڵڵا زۆر سپاس بەڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین لە بڕگەی سۆشیال میدیاوە کە دوو بابەتمان بۆ ئامادە کردوون. بابەتی یەکەمیان دیمەنی خاتونێکی بچووکە کە خاوەنی دەنگێکی تایبەت و نایابە قورئانی پیرۆز دەخوێنێ لە وڵاتی مەغریبەوە. بابێکەوە بینەریبین. الذين يؤذون الله ورسوله لعنهم الله إن الذين يؤذون الله ورسوله لعنهم الله في الدنيا والآخرة وأعد لهم عذابا مهينا والذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما. بەڵازیزان بابەتێکی دیکەی سۆشیال میدیامان هەیە ئەو ڤیددیوانەی زیاتر لە ناو سۆشیال میدیای ڕواجیان هەیە دەڕوات لێرە ئێمە جارێکی دیکە بەرجەستەیان دەکەینەوە بۆتانەوە پێمان گرنگن. بابەتێک هەیە کە ئێستا بانخوازان کە ڕوو لە شاری مەکە و مەدینە دەکەن بە مەبەستی حەج یاخۆت سەفەری عومرە لەوێ کۆمەڵێک وتە و لێجوان و وتاری تایبەتمان بۆ دەدەن. بانخوازێکی کورد لە شاری مەدینە وەسفی مزگەوتی پێغەمبەر دەکات بەڵام درودی خوای لەسەر بێت بەڵام بە وەسفێکی جیاواز کە هەڵمان بژاردووە با پێکەوە بیسەر و بینەری بین.
والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. خوش وسام بفصل إخوة قيشنا شاري مدينة أما ناوي أو مسكوتي في غمرة صلى الله عليه وسلم أم مسكوتي في غمرة صلى الله عليه وسلم بدستي خوي وبدستي صحابة كان درست كراوة أبو بكر يفرمو يا رسول الله كاتك ديوارك يا رتدان شوفت مهنا وبلوك مهنا وخشت مهنا والله في غمر صلى الله عليه وسلم دستي مبارك خوي ديوارك لقى الصحابة كان أكدو بخوشي وبشادي بسرود وبخصي خوش لقى الصحابة كانت توانيان أم مسكوت الدروس بكن ببێتە جێگەیەک کە هەموو خەڵکێک سەردانی ئێرە بکە هەر نوێژێک بەقەدەر هەزار نوێژ بێ زۆر گەورە و زۆر خۆشە بە تایبەتی ناو مەدینە خۆشەویستە سفرە دیکە هەیە زۆر هادە ئەسیاری کەمە هۆڕین لێ نادرێ خەڵکەکەش زۆر بێدەنگە کاتێککە هەستەکەی بێرە دێتە ناو مەدینەوە هەستەکەی ئێرە جێگی تایبەتە لەگەڵ مەکەی بەڕاستی جێگی خۆشە داواکاری لەخۆی پروردگار بە قسمەتی هەموو لایەک بکە هەموو کەسیەوەی حەزیەیە قسمەتی بێت و بێتە ئەم شارە و بێتە ئەم مزگەوتە خۆشە و بێتە ئەم جێ خۆشە بەشکم خۆی پروردگار ڕۆژی قیامەت هەمومان ببینە جیرانی پێغەمبەر و سەحابەکان ئینشاء الله تعالی. السلام علیکم ورحمة الله وبركاته. بەڵێ خۆشەویستانە کۆتایی بەرنامە هیوادارین سووتان لە سەرجەم بابەتەکانی ئەمڕۆ وەرگرتی بێ و هێمیشە سەلامەت و تەندروست باش بن خواتان لەگەڵ.